فاجعه بزرگ. هنوز خیلی هستن زیر آوارن. تیمەکانی فریاگوزاری شۆفڵ و ئامێر و دەستگای هەڵکردنی گەورە بەکاردەهێنن بۆ هەڵماڵینی داروپەردووی بیناکان کە بەهۆی ئەو بوومەلەرزە بەهێزەوە کەوتوتەوە کە لە ناوچە سنوورەکانی نێوان ئێران و عێراقدا ڕوویدا. ئەو خانمە دەگری و هاوار بۆ خوا دەکات و لە خوا دەپاڕێتەوە لە کاتێکدا کرێکارەکان لە شەی نوێی قوربانەکان دەدۆزنەوە. کرماشان و نزیکەی تەواوەتی سەرجەم ئەو پارێزگا کوردیە بەرەو شارۆچکە کوردنشینەکەی سەرپێڵی زەهاو کە دەکەوێتە شار ڕۆژهەڵاتیەکەی ئێرانەوە وەک دەرکە و بومەلەرزەکە هێزێکی گەورەوە 7.3 داوێتی لەو ناوچانە. کرماشان و نزیکەی سەر لەبەری زنجیرە چیاکانی زاگرۆز کە بە پانتایی سنوورەکانی ئێران و عێراق درێژ بۆتەوە کە زوربەی قوربانەکانی بوومەلەرزەکەی شەوی یەکشەمە لە کۆی سیوێک ناوچەی ئەو پارێزگای ئێران 14 ناوچەی دانیشتوانی گرتوتەوە. هاوکات تیمەکانی فریاگوزاری و خەڵکەکە وا لەسەر بەشی سەرەوەی بە جێماوی باڵەخانەکان ڕاوەستاون و دەڕواننە وێرانی داروپەردووەکان بەتانی بەکاردەهێنن بۆ گواستنەوەی لاشەی قوربانەکان. میدیاکانی ئێران دەڵێن بوومەلەرزەکە نزیکەی 530 کەسی کوشتووە، زیاد لە 7460 کەسیش بریندار بوون. ئێران دەکەوێتە سەر هێڵی هەرە گەورەکانی بوومەلەرزە کە تێکرا ڕۆژانە بوومەلەرزە بەخۆی دەبینێت. لە ساڵی 2003دا بە پێوانەی 6.6 شارە دێرینەکەی بەمی تەختی زەوی کرد کە بۆ هۆی گیانەدەستدانی 26,000 هاوڵاتی و لە 2012دا بوومەلەرزەیەکی گەورە زیاتر لە 300 کەسی کوشت.